کۆسڕەت ڕەسوڵ عەلی سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی کێتی نیشتیمانی کوردستان پەیامێکی بە ساڵیادی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 بڵاو کردەوە و ڕایگەاندووە 29 ساڵ لەمەوبەر لە کاتێکدا ڕژێمی بەعەس لە لووتکەی دەسەڵات بوو دڕندایەتیەکانی پەلی داهێشت بۆ وڵاتانی دەوروبەر و لە ناوەش بە دڕندانەترین شێوە خەریکی کۆمەڵکوژی کورد بوو بە بەرنامەیەکی چڕوپڕی بەرەی کوردستانی و بە بەشداری سەرجەم هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان توانرا پلانی ڕاپەڕین دابڕێژرە و لە ڕانی دەواازەوە بە بەشداری خەڵکی سڤیل و شانە چەکدارەکانی ڕێخستنەکانی ناوشار و کەڵپەی ڕاپەڕین گەڕی گرت و بەعسی ڕاونا لە ڕانیەوە بۆ کەرکووک لە ماوەکی کەمدا سەرجەمدام و دەستگاکانی بەعس ڕاماڵڕان کوردستان پاکرایەوە لە بەعس و بۆ یەکەم جار کورد توانی هەناسەیەکی ئازاد هەڵمژێ و هەنگاو بنێ بەرە و دیموکراسی و حکومڕانی خۆماڵی. سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی لە درێژەی پەیامەکەیدا دەڵێت 29 ساڵ لەمەوبەر سەرباری بێزاری تەواوی هاوڵاتیان لە زوڵم و زۆری بەعس و لە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی سەرکەوتنی ڕاپەڕین یەکگرتووی و یەک بەرنامەی هێزە کوردستانیەکان بوو کاگڕوتینێکی جیاوازی بە ڕاپەڕینەکە بەخشی و سەری خست. هاوکات سەبارەت با دۆخی ئەمڕۆی کوردستان و ناوچەکە کۆسڕەت ڕەسوڵ ئاماژەی بۆ کردووە ئەمڕۆ لە دۆخی نوێی ناوچەکە و سەروەختی گۆڕانکاریەکانی ناوچەکە لە هەموو شت گرنگتری یەکگرتووی کووردا ئەرکە لەسەر هەمووان خاوەنی بەرنامێکی کوردانە بین و لە خەمی خەڵکی خۆمان بین و باشترین خزمەتیان بکەین جوانترین وانی ڕاپەڕین کە دەبێت لێوەی فێربین یەکگرتووی خۆمان و تەنها بە یەکگرتووی دەتوانین ئامانجەکانمان بگەێنین. هاوکات کۆسڕەت ڕەسوڵ ڕای دەکەنێت ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بە دەرفەت دەزانم سپاسی تایبەتی خۆم ئاراستی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بکەم کە لە بەغداد یەکدەنگی و یەکگوتاری کوردیان سەلماند و هەموو پێکەوە داکۆکیان لە مافەکانی گەلەکەمان کرد ئەرکە لە سەرمان لە سەرجەم پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان هاو هەڵوێست بین. جارێک تر پیرۆزبایی لە کوردستانیان دەکەم و درود دەنێرم بۆ گیانی پاکی شەیدانی کوردستان و بەڵێنیان پێدەدەین کە درێژە پێدەری ڕێبازەکەیان دەبین و سڵاوی تایبەتم دەنێرم بۆ پێشمەرگە قارەمانەکان و تێکۆشە دێرینەکان و شانە چەکدارەکان و ڕێخستنە نیهێنیەکان.